خوای پەروەردگار ئەم ڕۆژەی بۆ کردووی بە جەژن واجبە ئێمە لە ڕۆژەکانی کە جایکەینەوە خۆشحاڵ بین لەگەڵ ماڵ و مناڵ و کەس و کارمان خۆشحاڵ بین لەگەڵ دۆستمان چواردەورمان هەستمان پێ بکات ئەم ڕۆژە جیاوازە لە ڕۆژەکانی کە داواکارم لە خوای پەروەردگار ڕۆژی ڕۆژ و قیامی شەوی لە هەموو لای قبول فەرموو بێت ئامین ئامین الحەمد لله رب العالمین بەناوی مسلمانانی لیزەوە مزگەوتی لێنگنگرین جژنە پیرۆزە لە خۆمان و لە هەموو برای مسلمان و خوشی مسلمانەکەین داواکارین لە خوای پەروەردگار ئەم جژنە بکاتە خێر و خۆشی و تاعات و عیبادەتی هەموو لای قبول بکات و داواکارین لە هەموو برایان و خوشکانی مسلمان هەر کەسێک هەر شتێکی هەیە بەرامبەر هەر برا مسلمانێکی خۆی هەر خوشێکی مسلمانی خۆیت لەم جژنەدا دڵ و دەرونی خۆی ئاسوودە بکات و لێخۆشبوونی خۆی ئاشکرا بکات بۆی و داوای لێخۆشبوون بکات چونکە خوای گەورە ئەم جژنەی ناردووە بۆ ئێمە مسلمان لە دوای ئەوەی کە تاعات و عیبادەتەکەین بۆ ئەوەیەکەوە دوای جژنەکە ئێمە خۆشی دەرببڕین و دڵی خۆمان خۆشکەین دڵی برایان و خوشکانی مسلمانی خۆمان خۆشکەین و ئەگەر کەسێک بزانین خوا نەخواستە کەم تەرخەمیەک یان هەڵەیەکمان بەرامبەری کردووە لەم جژنەدا دڵی خۆمانی لەگەڵا ئاسوودە بکەین و گردنی خۆمانی پێ ئازا بکەین.